لەگەڵ بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندیên ناودەوڵەتیش کۆپنهاگن یا دانیمارکê vê mijarê gotûbêj dikin mijara komalgehan nêvdewletî çi ji Sûriyanê nû dixwazin aya Sûriya nû dibîte cihê giringî pêdana komalgehan nêvdewletî dibîte Sûriyeyeka seqamgîr û ewlehiyan ne berêz Muradî tu bi xêratî ji bo Kurdistan 24 destpêkê bizanbîn ku niha Sûriya bûye foksa cîhanê زۆربەی وڵاتên cîhanê welatên zilhêz çavêwan li ser Sûriya nû ye komalgeha nêvdewletî çi ji Sûriya nû dixwazin Sûriya nû ya çawa bîtin aya li gorî xwasteka wan dibîtin سڵاوڕێت کاکەباس زۆر زۆر سپاس ڕاستە کۆمەلگای نێودەوڵەتی ئەگە توانین بڵێن کە دوێنێ ئەو سەردانانەی کە کرا نوێنەری ئەڵمانیا لە لایەن یەکێتی ئەوروپاوە سەردانی سووریای کرد هەروەها نوێنەری فەرەنسا یان وەزیری دەرەوەی فەرەنسا و ئەڵمانیا گرنگیەکەی لەوەدایە کە یەکەوەی کە دڵڕاوکە گەلێک لەلایەن وڵاتانی ڕۆژاوایی وە هەیە دەیانەوێت چارەسەری بکەن بۆ نمونە پرسی تێرۆر بوونی هەیە لە سووریا هێشتا ئەگەری هەیە داعش سەر هەڵبداتەوە یان ئەوەی کە دەیانەوێت کە چیتر ڕاستەوخۆ خۆیان بڕۆنە سووریا نانەوەیت لە ڕێگەی بۆ نمونە وڵاتگەلەی وەکو تورکیەوە پەیوەندی دروست بکەن لەگەڵ دەسەڵاتدارانی سووریادا و هەروەها لە ڕاستیدا ئەو کەسانەی هەر لە ئەحمەد شەرعەوە بگرێت تاکو هەموو ئەو کەسانی کە دیاری کراون بۆ کابینەی سووریا مێژوویەکیان نییە کە وڵاتانی ڕۆژاوایی بیانەوێت لەگەڵ بەهاکانی خۆیاندا بیان گونجێنن و ئەم کەسانە ئەتوانن مەترسی بن دڵڕاوکە دروست دەکەن بۆ داهاتووی سووریا و پەیامەکەی وەزیری دەرەوەی ئەڵمانیا دوێنێ پەیامێکی ڕوون و شەفاف و ئەوژەوەی کە لەسەر ناچاریەک لەم قۆناغی ئێستادا ئەیانەوێت لەگەڵ دەسەڵاتدارانی سووریا بە تایبەت ئەحمەد شەرع کێشەکان بزان ئەتوانن چارەسەری بکەن و پێش بە خەیرانەکان بگرنیانە وەکو ناچاری بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ڕوونە من پێم وایە کە هێشتا وڵاتانی ڕۆژاوایی نەگەیشتون بە ئەو دەرەنجامش کە پێیان وابێت کە ئەحمەد شەرع و کابینەکەی لەبەرەوەی کە کابینەکەی هێشتا لەلایەن خەڵکی سووریا بەشێکی نەکراوە کەواتە ئێستا زۆربەی کۆمەڵگەی نێودەوڵەتی کۆکن لەسەر ئەوەی کە ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە لە سووریا بە ئەحمەد شەرع بسپێرن ئەحمەد شەرع سەرکرداتی ئەم دەسەڵاتە بکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە پێت وایە ئەحمەد شەرع یان کارێکتەربوونی ئەحمەد شەرع لە کۆتاییدا دەبێتە خواستی کۆمەڵگەی نێودەوڵەتی یاخۆت خواستی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە سووریا جێبەجێ دەکاتن پرسیارێکی زۆر زۆر جوانە ئەوەی کە ئەحمەد شەرع دەتوانین باسی لێ بکەین توانیوێتی گۆڕانکاری لە بیر و بۆچوونی ئاینی خۆیدا دروست بکات وەکو ئەوەی کە لایەنەکانی گۆڕی و زۆر بە ئاسانی گۆڕیوێتی لەسەر ئەساسی ئەمە زۆر خەڵک دەڵێن کە کەسێکی پراگماتیکەوە دەتوانێت کە گۆڕانکاری سیاسی دروستکە بەڵام بەڕاستی من پێم وایە کە ناتوانێت لەبەرەوەی کە گۆڕەپانی سیاست بۆ ئەحمەد شەرع گۆڕەپانێکی نوێیە کە بیهەوێت وەکو کەسایەتێکی سیاسی وەکو سیاست مەدارێک لە کۆمەلگای نێودەوڵەتیدا هەڵسو کەوت بکات و توانایی ئەوەشی نییە تاکو ئێستا نەیتوانیوە ئەتوانم بڵێم کە لە دیدارەکەی دوێنەیدا کێشەی زۆر گەورە دروست بوو ئەوەی کە هەم بۆ خۆی و هەم کەسانی ناوکابینەکەی ئەو شێوازە هەڵسوکەوتکردنە لە بەرابەری نوێنەری ئەڵمانیاداوە ئەمە تەعاسێک بۆ وڵاتانی ڕۆژاوایی پەسەند کراو نییە لەبەرەوەی کە لەگەڵ بەهاکانی وڵاتانی ڕۆژاوایی یەک ناگرێتەوە هاوکات ئەحمەد شەرع وتم لە سەرەتاوە مێژوویەکی وەهانیە کە جێگەی دڵخۆشکەری بێت بۆ ئەم وڵاتانە بۆیە ئەوەی کە چاوەڕوانی دەکرێت ئەحمەد شەرع نەتوانێت کە وەکو سیاسەتمەدار ئەتوانێت کەسێکی ئاینی بێت و لە ڕوانگەی دینیوە توانایی گەلێکی بێ بەڵام بەڕاستی من پێم وایە کە لە ڕوانگەی سیاسیەوە وەکو سیاسەتمەدارێک وەکو سەرۆکی وڵاتێک ئەو توانایی نییە و هەتاکو ئێستش ئەوشمان لەبیر نە ئەمریکا ئەو خاڵە بڵێم ئەو نە ئەمریکاوە نە وڵاتانی ڕۆژاوایی لەبەرەوەی لە لیستی تێرۆردایە هێشتا نایانەوێت هەموو ئەو پۆتانسیێلی سیاست مەدارە بەهێزەی پێ بدەن هەست ناکرێتن ئەو تەحەولەی ئەحمەد شەرع کە کردوێتی لە جەبهەت النوسرایەوە ئیتر بۆ تەحریر و شام و بۆ سەرۆکی سووریا کە پێشتر بە شێوەیەک بۆ ئێستا پێشوازی لە ئافرەت دەکرێتن ئێستا قات و بووینباغ دەیبەستێتن یعنی ئەو تەحەولەی کردوێتی پێت وایە
ستێپ بای ستێپ وەکو ئینگلیزەکان دەرێتن دەبێتە جێگەی گرنگی پێدانی کۆمەلگەی نێودەوڵەتی یاخود خواستی کۆمەلگەی نێودەوڵەتی لە سووریای نوێ جێبەجێ دەکاتن؟ لە ڕاستیدا من پێم وایە زۆر قورساوە لەبەرەوەی کە ئەو گۆڕانکاریەش کەکراوە لە ڕوان لە چوارچێوەی لایەنە دینیەکانە بووە کە توانیوێتی لە ئێستا جبهەت النوسرە یان هەر لایەنێکی دیکە و تاکو گەیشتووە بە تەحریر شام. بەڵام ئەوەی کە ئێمە باسی لێ دەکەین بەڕێوەبردننی وڵاتە، بەڕێوەبردننی گروپێکی بچووک نییە و بەڕێوەبردننی وڵات لەلایەن ئەو کابینەوەشەوە کە ئەحمەد شەرع دیاری کردووە. وتم کابینەکە نەک ئەوەی کە بڵێم کە کابینەیەکە چون پەسەندکراو نییە لە سووریەدا هاوکات خودی ئەحمەد شەرع بۆ خۆی ئەو توانایی نییە چاوەڕوانی ئەوە ئەمە لایانی ئەحمەد شەرع. باشە ئەگەر باسی کۆمەلگەی نێودەوڵەتی بکەین، یعنی پێویستە چی لەسەر کۆمەلگەی نێودەوڵەتی پێویستە، وڵاتە زلهێزەکان پێویستە بۆ ئەوەی بیکەن کە سووریای داهاتوو وەکو لیبیای لێنێتن، بە چارەنووسی لیبیای نەڕواتن، بە چارەنووسی یەمەنی نەڕوات، بە چارەنووسی عێراقی ساڵی 2056 نەڕواتن. پێویستە کۆمەلگەی نێودەوڵەتی چی بکاتن؟ لە ڕاستیدا داهاتووی سووریا داهاتوویەکی ناڕوونە. سووریا وەکو بومبێکی تۆقیت کراوە، کێشەی ناوخۆیی کێشەی دەرەکی زۆرە و ئەمە تەنیا پەیوەندی بە کۆمەلگای نێودەوڵەتیوە نییە چارەسەرکردنیان کێشانە، پەیوەندین بە ناوخۆی سووریەشەوە هەیە. لایەنەکانی بەشدار لە سووریەدا خودی ئەو لایەنانەی کە ئێستا دەسەڵات پێکدێنن ئەمانە گەری هەیە پێکدادانیان هەبێت پێکەوە. هاوکات خەڵکی ناوخۆی سووریە بابەتێکە زۆر گرنگە ئەوەیە کە لە ناوخۆی سووریەدا ئەکتەری نادەوڵەتی زۆرمان هەیە و ئەم ئەکتەرە نادەوڵەتیانە لەلایەن ئەکتەری دەوڵەتیەوە لە دەرەوە ئاراستە دەکرێت. ئەم دەوڵەتانە بەریەک کەوتنیان هەبێ ئەو ئەکتەرە نادەوڵەتیانش لەلایەن کێوە ئاراستە دەکرێن؟ بەڕێز مرادی پێت وایە وڵاتی ناوخۆیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەن کە ئاراستە دەکرێن بۆ ئەوەی ئایندەی سووریا ئایندەیەکی باش و ئەو لەهوو سەقامگیر نەبێتن، وەکو وڵاتانی دیکە لێبن بۆ ئەوەی لە بەرژەوەندی خۆیان بێتن و بەوەی بتوانن دەسوەردان بکەن. بێگومان ئەوەی کە ئێمە دەیبینین ئەو هێزانەی کە سەر بە تورکێنبوونی هەیە، ئێرانیەکان دەیانەوێت دەسەڵاتی ئێران دەیەوێت لە ڕێگەی شیعەکان عەلەویەکان ئەوانەی کە لە حومس و حەما ئەو ناوچانە بوونیان هەیە، لازقیە بوونیان هەیە کە ئەوان ئێرانەکانی ژیانەوێت لەو ڕێگە دووبارە بێنەوە ناوخۆی سووریە. کوردەکانمان هەیە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی بەتایبەت لەگەڵ ئەمریکادا، لایەنگەلێک وەکو دروزیەکان هەیە، مەسیحیەکان هەیە، زۆر پێکهاتەی زۆر جیاوازی هەیە سووریە کە بەشێکی زۆریان لەلایەن ئەکتەری دەرەکیەوە دەوڵەتیەوە ئاراستە دەکرێت و ئەمە یەکە داهاتووی سووریە. ناتوانین ئێمە پشت ببەستین بەوەی کە بڵێن کە لەبەرەوەی کە بەشارەسەد نەماوە دەسەڵاتێکی نوێ هاتووە ئەم دەسەڵاتە ڕەنگە بتوانێت داهاتوویەکی باشیە بێ بۆ سووریا. من پێم وایە کە بەڕاستی ئەوەی کە وڵاتانی ڕۆژاوایی لەبەر چاویانە بەتایبەت ئەمریکایەکان یانەوێت پێگەی خۆیان لە ڕۆژاوای کوردستان قایمتر بکەن لەبەرەوەی کە دڵە ڕاوکەیەکیان هەیە و باوەڕیان وایە کە ئەگەری هەیە سووریا داهاتوویەکی ناڕوونی هەبێت، بۆیە ئەیانەوێت لە سووریا تا ئاسێک بمێننەوە پێگەیەکیان هەبێت و ئەوەی کە دووبارە سووریا ئەگەری هەیە ببێتەوە گۆڕەپانی بەریەککەوتنی ئەمجارە ئێران، رووسیا، تورکیا و زۆر وڵاتی دیکە کە دەتوانێت قەیرانەکانی ئاراستە بکرێت بگوازرێتەوە بۆ وڵاتی دیکە. لە پاڵ ئەوەدا کە ئێمە لە 7 ئۆکتۆبری 2023 ئێمە بینینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێن، یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە گۆڕانی بنەڕەتی بەسەردا. باشە بەڕێز مرادی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر داهاتووی سووریا. ئەگەر بە کورتی باسی چارەنووس و ئایندەی سووریات کرد کە ناڕۆشنە، ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە چارەنووسی کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا چۆن دەبێنی؟ لە ڕاستیدا تاکو ئێستا کورد پشکی دۆڕاوی بەرنەکەوتووە بۆ چوونی من ئەویش لەبەرەوەی کە ئەمریکایەکان، فەڕەنسا، ئەڵمانیا، ئیسرائیل لە پشتی کورد بوون تاکو ئێستا یاریەکیان کردووە پێکەوە، یارمەتیدەری کورد بوون تاکۆی کە پاشەکشەگەلێک هەبووە، بەڵام
ئەمە بەواتای ئەوە نیە کە کورد دۆڕاو بووە دۆڕاوی سەرەکی لە سوورێدا ڕووسەکان ئێرانیەکان بوون بەڵام لە ڕاستیدا ئەوەش پەیوەندی هەیە کە کورد تا چنێک دەتوانێت لە ناوخۆی خۆیدا یەکگرتوو بێ لایەنەکانی ناوخۆی ڕۆژاوای کوردستان یەک بگرن لەبەر ئەوەی کە بیانەوێت کە دەستکەوتەکەی کە ئێستا هەیە بیپارێزن بۆ داهاتوو لەبەر ئەوەی کە بەڕاستی پێ ناچێت دۆخی سووریە دۆخێکی سەقامگیر بێت ناتوانێت بەم شێوازە درێژەی هەبێت بۆیە کورد پێویستی لە قۆناغی ئێستادا یەکگرتنی ناوخۆی ماڵی کوردە یەکگوتاربوون و ئەم پەرش و بڵاوەیە کە ئێستا لە ڕۆژاوای کوردستانەیە یەک داوای فدراڵیەکە یەک داوای لامەرکزیەکە یەک داوای سیستمێکی دیکە دەکات ئەمە دەبێت لە چوارچێوە یەک گوتاردا یەک بگرێتەوە بۆ ئەوەی کە لەلایەن وڵاتانی ڕۆژاواییشەوە ڕوون بێت کە داواکاری کورد چییە بوونی کوردێکی بەهێز لە ڕۆژاوای کوردستان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سەقامگیریەکی باشتری باشووری کوردستان و هەروەها داهاتووش ئەگەر کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بڕیار بێ گۆڕانکاری بکرێ دەستکەوتی کورد پارێزراو دەبێت بەڵام ئیتر پێم وایە کە لەم قۆناغی ئێستادا ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوەش بکەین کە ڕۆڵی کورد لە هەولێر زیاتر ببێتەوە بۆ ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر بابەتەکان لەسەر هەموو چوار پارچەی کوردستان سپاس بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندی ناودەوڵەتیش کۆپنهاگن یا دانیمارکت گەلمەوەی گەلێکی سپاسین هەر هەبن